ئەمە دیمەنی کۆتایی مونا ئیسماعیلە کە هاوسەرەکەی بەهۆی دەمەقاڵیەوە لەگەڵ کارمەندانی نەخۆشخانەی گشتی کەرکووک قۆڵبەند کراوە بە قەڵەوێرەکەیەوە. هذا حالنا طبقوا القانون براس الفقير. مامۆستا محەممەد کە تۆمەت بارکراوە بەوەی ئامێریکی نەخۆشخانەی گشتی کەرکووکی لە کاتی هەڵچووندا بەهۆی خراپی دۆخی خێزانەکەی وشکاندووە لەلایەن پۆلیسی نەخۆشخانەکەەوە دوای دەستگیرکردنی لە قەڵەوێرەی خێزانەکەی قۆڵبەند دەکرێت تا خێزانەکەی بە بەرچاوی خۆیەوە گیان ئەسپێرێت. ئەم دیمەنە هەرزوو کاردانەوەی توندی هاوڵاتیان و لایەنی پەیوەندیداری لێکەوتەوە و داواکرا ئەو کەسانی دەستیان لە خوڵقاندنی ئەم دیمەنە هەیە بە سزا بگەێنرێن. ئەبێ لیژنەیەکی لێ کۆڵینەوەی ورد بکرێت لەبارەی ئەم خەستەخانەیەوە بەگشتی ئەو شتەنە ئەیسانی کە ڕووەدا لە پشت ئەم دیوارە و لە پشت ئەم خەستەخانەیەوە با بزانین ئەو کێشە و گیلایەنە چیە لەم خەستەخانەیەکە کرێت. بەڕاستی ئێمە مامۆستا نابێ بەو شێوەیە تەعامل بکرێ، هەر مامۆستا نەبێ مرۆڤە بێ وەک مرۆڤێ تەعامل بکرێ لەگەڵی. محەممەد عەبدولکەریم کە پیشەی مامۆستایە وەک خۆی دەڵێت خێزانەکەم خاوەن پێداویستی تایبەت بووە و بەهۆی قۆڵبەندیمەوە نەمتوانیوە خزمەتی کەم و چیرۆکی دواساتەکانی ژیانی خێزانەکەی دەگێڕێتەوە. ئەو ڕۆژی کە شتە ڕوویدا کاتن بوتڵە غازەکانیان برد و بوتڵی ئۆکسیژنەکانیان برد و شێواوێکیان دروست کرد لەو ناوە هەنێ عەمەلە و هەنێ جەماعەتی مەخزنی ئۆکسیژینەوەوانە حتا ینی قەڵەباڵغیی زۆریان دروست کرد خەڵکە زۆر ترسا و زۆر لە هەر کەس لەسەر نەخۆش خۆی ترسا یعنی یانویست یەک بوتڵێ بدەن بۆ هەر نەخۆشێک ئێتۆ بوتڵەکە بەتاڵ بگەێن پێویستمان بە احتیاتەکەیە هەمووشی جیهازەکان پیاو ڕاست بدەیت زۆربەی ڕاست تازە نییە کەونە ینی مەقدرێتی زەعیفە ئیتردا کە بردیان تووشەوە هیستریا هاتمە و نازەمە حادیسەی ڕوویدا و دوایش لە دوای ئەوەیە منی کە لە بچە کرد شورتەکە بە دیار خێزانەکەمەوە زۆر پێداویستی هەبوو خواردنم نەتوانی بدەمێ و نەمتوانی بیگۆڕم خێزان خۆشم معوەق بوو دەستیشی نەبوو نەیەتوانی خۆشی بۆ خۆی بکات تدها کە ئۆکسیجینش نەمایەوە شواش کە سێرمێ کرد ئەویت هەناسەمت وڵڵا هیچم لە دەست نەماوە کەش بە دەورمانە هەر کەس مەشغوڵم نەخۆشخۆیەتی هاوارمەکە دکتۆرات ئەویتستە دێت ئۆکسیجین دێ عەجەلە مەکە یعنی کە ئەویت بەس باکم کە هیچی ترم داوێت. ئەندامانی کەرکووکی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان هەرزوو لەسەر بابەتەکە هاتنە دەنگ و داوایەکیان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کرد و بە پێی زانیاریەکانی گەلی کوردستان وەزارەتی تەندروستی و ناوخۆی عێراق بە دەم داواکەی فراکسیۆنی یەکێتیوە هاتن و بڕیار دراوە لیژنەیەکی لێکۆڵینەوە لەسەر ئەو ڕووداوە دەست بەکار بێت و لایەنی کەمتەر خەم بە پێی یاسا سزا بدرێت. ئیدانی توندی ئەو تەسەڕوفە دەکەین و دەرئەنجام کە لە سەرەتاوە کە ئێمە ئاگادار کراینەوە لە ڕووداوەکە پەرلەمانتارانی کەرکووک هاتینە سەرخەت و شەو درەنگ لەگەڵ بەڕێز بەڕێوەری سەحەی کەرکووک دکتۆر زیاد و لەگەڵ قیادەی پۆلیسی کەرکووک کە لە سەرخەت بووین خۆشبەختانە بەپەلە لەسەر داوە ئێمە ئیجرعاتی ئازادکردنی خێزانی ئەو خوارێ خۆشبووە ئەنجام درا. هەرپەیوەست بەو ڕووداوە بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووک بە وەکالات لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کەوان ئیدانەی ئەو کارە دەکەن و بەڵێن ئەدەن کە ئەوانی کەمتەر خەم بوونە لەو کارە سزا بدرێن. سوف يكون هناك تحقيق وزاري لەسەر ئەم ڕووداوە لەسەر ئاستی وەزارەت لە کۆڵینەوە دەکرێت. سەرەتا ئێمە وەک بەڕێوەبەراتی تەندروستی کەرکووک بە توندترین شێوە ئیدانەی ئەو کارە دەکەین کە وێنەکانی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بڵاو بوونەتەوە. ئەو وێنانی کە بڵاو بوونەتەوە ئێمە نەبۆ خۆمان و نەبۆ هیچ کەسێک قوبوڵی ناکەین. کەسێک لە تەنیشت تەرمی خێزانە کۆچ کردوویەکەوە کە لە بچە کرابێت. أمام زوجته المتوفية. ئازادشکوور گەلی کوردستان کەرکووک.